بەڕێزان هەموو لایەکتان ئاگادارن بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ گەرمتر دەبێت. پارتی دیموکراتی کوردستانیش بە دروشمی هاوبەشی هاوسەنجی سازان دروشمی ئەمجارەتی بۆ چوونە پەرلەمانی عێراق خولی شەشەمی پەرلەمانی عێراق و داواش دەکەن خەڵک دەنگیان پێ بدا بۆ ئەوەی بەهێزی پارتی بەهێزی خەڵکی کوردستانیش دەگەینێ بەهێزەوە بچنەوێت تا ڕێڕەوی خواروخێکی دەستور کە خواروخێکیان کردووە ڕاستی بکەنەوە ئەو مادانەی پێشێل کراون دەرحەق بە خەڵکی کوردستان ئەوانە جارێککە ڕاست بکرێنەوە. بەڵام ئەمە ناچینە سەرەوەی کە بۆچی لایەنی تر هەیە باسی دەستور ناکات، باسی تعریب ناکات، باسی بڕینی موچە ناکات. ئێمە تەنها لەسەر ئەوە ڕادەوەستین بۆچی بەهێزی پارتی دیموکراتی کوردستان بەهێزی هەرێمی کوردستان دەگەینێ. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەردان خدر بەرپرسی لقی نۆی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵماندایە. کاک دکتۆر مەردان شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بۆچی بەهێزبوونی پارتی دیموکراتی کوردستان بەهێزبوونی هەرێمی کوردستان دەگەێنێ؟ شەو باش حاکم، زۆر سوپاس بۆ کوردستان 24 بۆ وێ دەرفەتێ. حقیقت تاکیدت کەینەوە پێزبوونە پارتی البەغدا یعنی پێزبوونە هەرێمە کوردستانێ و پێزبوونە پێگەیە هەرێمە کوردستانێ یان شێن بێژین پێزبوونە خەلکی کوردستانەیە البەغدا. چونکو پارتی تاکە هێزە سیاسیە الکوردستانێ کو دەمێت چیتە بەغدا بتنێ بۆ بەرژەوەندیە خەلکی کوردستانێ دیسان بۆ پاراستنە ئەو دەستکەفتێت کولسەر ئاستێ عێراقێ خەلکی کوردستانێ دەستڤینای کو ئەو دەستکەفتژی بەرهەمێ خوینە شەهیدانە بەرهەمێ ئەنفال و کیمیا بارانێنە. دیسان هەمان دەمدا پارتی تنێ ئارمانجاوێ ئەوە کو دستورێ هەمیشەیە عێراقێ کو بەشێکی هەرە زۆرێ مافێ خەلکی هەرێمە کوردستانێ تێدا هاتینە پەسەندکردن. ئەف دستورە وەکو خۆ بهێتە جێبەجێکردن، ئەو دستورە حەکەم بیت بۆ چارەسەرکردنە هەموو ئەو کێشە و گرفتێن و ئەتنابینە حکوومەتە فدرال و دیسان ئەتنابینە هەرێمە کوردستانێدا هەی و ڕاستیژی الوا ساڵێت چۆیی پارتی ئیزبات کردیە و تاکە هێز و لایەنێ سیاسی کوردی و کوردستانیە البەغدا تنێ بۆ بەرژەوەندیت خەلکی کوردستانێ و دیسا بەرژەوەندیت هەرێمە کوردستانێ تێتکۆش. باش کاک دکتۆر مەردان جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نێچیروان بارزانی لە میانەی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمان لە ئاکرێ کۆمەڵێک قسەی دەربارەی گرنگی ئەم هەڵبژاردنە کرد و قسەی ڕاستەوخۆی بۆ ئاکرێ بە تایبەتی بۆ دەڤەری بادینان بەگشتی کرد. ئێوە چۆن دەڕواننە وتەکانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و خوێندنەوەتان بۆی چییە؟ بەێ طبعا ئەو پەیوێن ئەڤڕۆ ڕێزدار کاک نێچیروان بارزانی جێگیرێ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لێ کەرنەڤاڵە جەماوەریە مەزن و بۆ ئەندام و لایەنگرێن پارتی هەردوو قەزایەت ئاکرێ و بەردەرەشیان و بۆ ئەندام و لایەنگرێت پارتی سنوورێ لە قانەها پارتی دیموکراتی کوردستان کرین. ڕاستی ڕامانێت زۆرێت شێنبێژم کاریگەر هەبوون وتێت ڕێزدار کاک نێچیروان بارزانی یەک تعبیر وێ خزمەت و وێ خەبات و قوربانی دانێکرەیە پارتی دیموکراتی کوردستان ساڵێت چۆیی البەغدا پێخەمەتی پاراستنە مافێت ملەتێ کورد و دیسان بدەست بە ئینانە هەموو مافێت مایی و هەتانوکە تایبەت کولدستورە هاتینە چەسپاندن و نەهاتینە جێبەجێکردن. هەمان دەمدا ڕوئایە پارتی بۆ وێ قوناغێ ڕوئایە پارتی بۆ پشتی هەلبژاردنێت خۆلە شەشەیە پەرلەمانی عێراقێ دیارکردن. چونکو ئەم زانین هەموو هەلبژاردنە گرنگیە خۆ هەیە بەڵام هەر هەلبژاردنێکیژی تایبەتمەندیە خۆ هەیە. هەف هەلبژاردنێت خۆلە شەشەیە پەرلەمانی کوردستانێ شێن بێژم قۆناغەکە یا هەستیار قۆناغەکە کوبدیتنامە ئەلداهاتی ئەف دەبەرە ڕەنگە چاوەڕێی گۆڕانکاریت بەرچاو ببیتەوە
بەرهەندێ ینی ئەوە هەلبژارتنە تایبەتمەندی خۆ هەی ئەو هەلبژارتنە لە دەمێکی تێنەکردن و پشتی چەند شێن بێژم پشتی سیهمەها نەفتە هەرێما کوردستانê هات بۆ ڕاگرتن پشتی هینگی نوکە دەست پێکردیەوە نەفتە هەرێما کوردستانê بازارê cîhanê têne firotin dîsan nûke danûstandinê berdewam li ser rêkeftinê li ser dahatê naneftiyê herêma Kurdistanê بۆ هەندێک و قوناغا داهاتی مناقشێ li ser هەندێ بکەن کە چاوە هەموو شایستên داراییەت هەرێما کوردستانê بهێنە خەرجکردن طبعاً خەرجکردنا شایستên دارایی هەرێما کوردستانê ku ئەوە بەشێکێ بچیکێ مافê خەلکê کوردستانê و مافê هەرێما کوردستانê divêt em biçîn terkîzê serwa xala bikeyn ew xalêt nakok ew xalêt ku xîlaf ser hey ew ê girêdayê xakê ve ev taybet cêbecêkirina madê 140 yê distûrê hemîşeyê Iraqê ku bidîtina me êkil ewlewiyatê yê Partî Demokratîk Kurdistanê êkil ewlewiyatê tîmê Partî Demokratîk Kurdistanê li qonaxa piştî helbijartina li Bexda çunku bi rastî dem nemaye zêdetir xîlaf û yan ku danûstandin tenê li ser şayistê darayî bihênekirin xalet girîngtirê hey çunku em zanîn rast e şayistê darayî bo xelkê Kurdistanê bo herêma Kurdistanê gelek giringin belam hemû mafê herêma Kurdistanê yan ku mafê xelkê Kurdistanê şayistê darayî nîne me tiştêt mastir hey tiştêt stratîjîktirê hey divêt kar li ser bêtekirin û bêne bi dezveyî زۆر باشە کاک دکتۆر مەردان ینی کەواتە ئێوە گەیشتونەتە ئەو ڕاستیە کە تەواوی خەڵکی کوردستان لە خزمەتگوزاری پارتی دیموکراتی کوردستان تێگەیشتونەوە تا لە کابینەی نۆوە ڕۆژ نییە پرۆژەی نوێ و گرنگ پێشکەش بە خەڵکی کوردستان نەکرێ ینی پێ دوایە خەڵق ئەم جارە بە تەواوی پشتیوانی لە پارتی دیموکراتی کوردستان دەکەن لەم هەڵبژاردنە و سەرپرایزی گەورەش هەم بۆ عێراق هەم بۆ لایەنەکانی تریش دەخڵقێنن بتأكيد يعني وقتي ام بحثي سركفتنا بارتي ديمقراطي كردستان كين وقتي هردو جيگريت سروكي بارتي بحثي زيادتر ال1 مليون دنگا كان براستي پشتامه هند يا گرمكو بارتي هم سر آست عراقي كو شين بيجم تني آرمان جاویدا کوکی کرنه المافی خلک کردستانه دیسان لسر آسته هرما کردستانه جی سر رای او قیرانت ایکل دیف ایک روبروی کابینه نهیا حکومت هرما کردستانه بوینه بگیره النخوشیا کورونای پشتی نخوشیا کورونای راگرتنا نفت هرما کردستانه و پشتی هنگی جی همو او آستنگت یعنی راگرتنا درستکرنا آستنگ او راگرتنا موچه خلک هرما کردستانه او آستنگت مزن کو شیم بیجم الپیشیا و کابینه هبون الپیشیا جناب کاک مسرور بارزانی وکو سروک و کابینه هبون بلام اف کابینه بسروکاتیا کاک مسرور کابینه کا خوراگر بوا هندک جارا ام شین بیجین هکا ام براوردیا بارودوخه و کابینه بکینو او آستنگت کو هاتیه پیش و کابینه و براوردی بکەین گەلوا پرۆژێت یا و بێ خزمەت گوزاریان مەزن هەندێک جارە ئەم بێژینێ یعنی معجزەیە کابینێک بشێت سەرڕای وا ئاستەنگە هەمیە وا هەندە پرۆژێت مەزن بوارێت جودا جودادا جێبەجێ بکەن ئەوە جیهێت دڵخۆشێ جەنابێ حاکم ئەوە کوێ کابینێ ئەو پرۆژێت جێبەجێ کرێ پرۆژێت استراتیجی بووینە هەر سکتەرێکی ئەم بین سکتەرە ڕێکاوبانە بی سکتەرێکە هەرە بێبیت سکتەرێ ئاوێ بی سکتەرێک کشتتوکاڵی بی پرۆژێت استراتیجی بووینە و شەین بێژم دروستکردنا ژێرخانە یا وا سکتەرا بووە زۆر باشە کاک دکتۆر مەردان سەرۆک بارزانی بە ڕاشکاوانە دەڵێ نوێنەرەکانی ئێمە لە بەغدا بە تەنها نوێنەری پارتی و خەڵکی کوردستان نین نوێنەری زوڵم لێکراوانن ئەم دەستەواژەیە لە چیەوە سەرچاوی گرتووە و بۆچی ئێوە بە تەنها خۆتان بە نوێنەری تەواوی زوڵم لێکراوانی عێراق دەزانن بەێ جارێ پێش هەموو تشتێکی پارتی بۆ خزمەتکردنا خەلکی کوردستانی هاتیە دامەزراندن و پارتیت مێژویە خۆدا تا ئەڤڕۆ
هەموو هەوڵێتوێ بۆ هەندێ بووینە و درستی نوێنەراتیا خەلکی کوردستانی بکات نوێنەراتیا خەلکی کوردستانێ بەرگریکردن بەرژەوەندێت بەرتەسکێت حزبی ناهێتەکردن ئەوێ نوێنەرێ خەلکی هەرێما کوردستانی بیت دەوێت تنێ ئارمانجاوە ئەو بیت و داکۆکێ المافێ خەلکی کوردستانی بکات داکۆکێ الوا استحقاق قابکات و استحقاق دستورینە و دستور هەمیشەیە عێراقی هاتینە چەسپاندن زۆر جارە ئەم بێژین ئەگەر کێشەیە پارتی ینی زەوتکردە مافێ دستوری و هەموو مافێ دیێت خەلکی کوردستانی نەبن پارتی چ کێشا دیلبەغدا هەیە پارتی کێشە پلەو پۆستان نییە پارتی خلافاتێت یەت حزبی گەل هیچ هێز و لایەنێکی نینە ناکۆکێت پارتی البەغدا تنێ السەر ماف و ئولسەر شایستێت خەلکی هەرێما کوردستانی نێنە بەر هەندێژی جەنابی سەرۆک بارزانی تەئکید هەندێک کرد هەموو ئەو کۆمبوونێت سەر وەختێک بانگەشێ هاتینەکردن جەنابی سەرۆک بارزانی تەئکید هەندێت کردەوە و نوێنەرێت پارتی البەغدا ئەدوێت نوێنەراتی هەموو خەلکی کوردستانی بکەن تنێ نوێنەرێت پارتی نینە چونکو ئارمانجا پارتی بەرژەوەندێت بەرتەسکێن حزبی نینە بەلکو ئارمانجا پارتی بەرژەوەندێت ملەتێ کورد و خەلکی کوردستانێنە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر مەردان خدر بەرپرسی لخی نۆی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە ئاکرێەوە بەشدار بووی لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 گەلێک سوپاس بۆ تۆ شەوێکی خۆش.